ئاکەم دوێنێ لە ڕانیە خولێکی تایبەت بە سەلامەتی پیشەی بۆ ڕۆژنامەنووسانی دەڤەری ڕاپەڕین کرایەوە و لەم خولای چەندین ڕۆژنامەنووسی بەتوانە لەوێ ئامادە بوون وە خولەکەیان بینیوە و هەر لەم تەوەرەشا باس لە ڕەوشی ڕۆژنامەنووسان لە دەڤەری ڕاپەڕینەکەین و تەواوی کار و چالاکیەکانی نووسینگی ڕاپەڕینی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لەگەڵ میوانەکەمان مستەفا محەممەد سکرتەری نووسینگی ڕاپەڕینی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان گفتوگۆی زیاترەکەین تاوی پرسیارەکانمان و ئاراستەی ئەو دەکەین. سڵاوە لەبێ کاک مستەفا بەیانی و باش سوپاسم بەیانی ڕاستەخۆ لەگەڵمانی. بەیانیت باش کاک مستەفا. بەیانیتان باش هیوای ڕۆژی خۆش بۆ ئێوە هەرچەندە تۆزێکیش تاخیر بووین بەڵام ڕێگەم بدەن کە لە سەرتادا پیرۆزبایی دامەزرانی کەناڵەکەتان لێ بکەم. کەناڵی کورسات کەناڵێکی ڕاستگۆ و بوێر و بەڕاستی بە ئەخلاقێتێکی بەرزی پیشەیەوە لە مەیدانەکەدایە هیوامان وایە کە سەرکەوتوو بن و ساڵی ئەم ساڵتان و ساڵانی داهاتوش زیاتر بەرەوە پێش بچن و لەسەر هەمان ئەو ڕیتمێکی ئێستا لەسەری دەڕۆن بەڕاستی وەکو ئەخلاقێتێکی پیشەیی بەرز باڵا بەردەوام بن لە خزمەتاندام. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ تەواوی ئەو جوانانە کاتە کاک مستەفا با بچینە سەر خولەکە ئەم خولە لە ئێستاە ئامانج لە ئەنجامدانی چی بوو و چەند ڕۆژنامەنووسوانیان بەشداری بکەن وەکی هاوکاری کردن لەگەڵتان بۆ ئەنجامدانی بەڵێ ئێمە وەکو نووسینگی ڕاپەڕینی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کۆمەڵێک بەرنامەمان پار ساڵ ڕاگەیاند کە ئێمە دەمانوێت کاریان لەسەر بکەین لە ڕاستیدا ئێمە خولە ماوەیەکی زۆرە کاری لەسەردا دەکەین بابەتی سەلامەتی پیشەیی تایبەت بە ڕۆژنامەنووسانە کە ئێمە هەماهەنگێکی زۆر باشمان لەگەڵ فدراسیۆنی نێودەوڵەتی ڕۆژنامەنووسان هەیە FIJ کە ئەم بە خەبیرەکانی ئەوان بە خەبیرە نێودەوڵەتەکانی ئەوان توانیمان کە ئەم خولە بێنینە شاری ڕانیە و لە دەڤەری ڕاپەڕین و یەکەم نووسینگە بین کە لەسەر ئاستی لق و نووسینگەکان کە وا بکەین کە ڕۆژنامەنووسانی ئەم دەڤەرە سوودمەند بن لەم خولە دیارە نزیکەی 27 ڕۆژنامەنووس لە کەناڵە جیاوازەکان لە سەرجەم کەناڵەکان بەشداریان کردووە زیاتر مەبەسمان پامنێر و وێنەگرەکان بوو کە بەڕاستی ئەم خولە تایبەتە بە سەلامەتی پیشەیی و لەبەر ئەوەش بەڕاستی ئەم خولەمە هەڵبژار کە وەکو ڕوونە خوڕاڵاتی ناوڕاست بەگشتی بە کۆمەڵی ئاست و کێشە و ئاشوبدا تێدەپەڕێت. بەڵێ ببوورە چێ بوون ئەوانەی کە وانەکانیان ئەوتەوە لە خولەکەدا ئایا مامۆستای بیانی بوون یاخود کورد بوونی هەرێمی کوردستان بوون جگە لەوەش وانەکان تەنها تیۆری بوو یاخود پراکتیکیش بوو؟ دیارە فدراسیۆنی نێودەوڵەتی ڕۆژنامەنووسان کۆمەڵێک خەبیری تایبەت بەخۆی هەیە لە بوارە جیازەکاندا ئێمە خۆشبەختانە لەسەر ئاستی عێراق بڵێن یەک خەبیرمان هەیە هەر فدراسیۆن خۆی خەبیرەکانی دابش بە بەسەر هەموو وڵاتاندا ئەو خەبیرەی ئێمە نزیکەی چل خولی لە وڵاتانی جیاوازدا گوتبەوە خەبیرەکە خەبیری ئەوان بوو و لەلایەن بەڕێز محەممەد نووری عقراوی کە یەکێکە لەوانەی کە ماوەیەکی زۆرە سەرپەرشتی بابەتی سەلامەتی پیشەیی دەکات خولەکە گوترایەوە کە ئەوە ینی دانانی مامۆستای ڕاهێنان و ئەوانە لەلایەن فدراسیۆنی نێودەوڵەتی ڕۆژنامەنووسانەوە کە بەڕاستی ئەرک و ئینەکانیشان گرتە ئەستۆ بۆیە ینی وەکو باسم کرد کە ئەوان ینی بوونە مای ئەوەی کە خولەکەمان سەرکەوتوو بێ هەمانگی لەگەڵ ئەوان بوو و ئەوان توانیان خەبیری تایبەت بە بوارە بنێرن وانەکانی ئەم خولە بەڕاستی لە هەردوو ڕەنگەکەەوە بوو هەم لە ڕووی پراکتیکیەوە بوو هەم لە ڕووی تیۆریەوە بوو واتە بە شێوازێکی مەیدانی ڕاهێنان بە ڕۆژنامەنووسان دەکرات ئەو بەڕێزانی کە بەشدار بوون کە بتوانن چۆن خۆ بپارێزن لە کاتی مەترسیەکاندا لەو کاتانی کە مەترسی لەسەر ژیانیان هەیە لە کاتی ڕووماڵکردنی هەواڵ و ڕاپۆرت و یان با بڵین ئەو چالاکیانی دیکەن بە تایبەت لەو شوێنانی کە جێگەی مەترسین بۆ ڕۆژنامەنووسان بۆیە ینی وەکو ئەو بەڕێزە پرسیاری کرد بەڵێ هەردوو لایەنەکەی لە خۆگرت هەم لایەنی تیۆری هەم لایەنی پراکتیکیش. بەڵێ دەستان خۆش بێ بە هیوای سەرکەوتنی باشتر و خولی باشتر بۆ ڕۆژنامەنووسان. کاک مستەفا وەکو با لەسەر ئەو بابەتە بڕێنە بابەتێکی تر دەمێ بپرسم بزانم ڕێژەی ئەندامبوون لە
لە نووسنگەکەی بەڕێستان چۆنە و ئەگەر کەسێک بیەوە ببێ بە ئەندام لەسەر چ بنەمایەکە و تەنانەت بۆ کچان وەکو ڕۆژنامە نووسانی کچان وەکو ڕۆژنامە نووسەکەی کەچ پرسیارەکەم دەمێ بزانم ڕێژەکە چەنە لە ڕاپەڕین. لە ڕاستیدا ئێمە کۆمەڵێک پێوانەی تایبەتی خۆمان هەیە وەکو سەندیکای ڕۆژنامە نووسان کە ئەمە بەپێی یاسا زنجیرەیەک لە مەرجمان دیاری کردو بۆ کەسێک کە دەیەوێت بێتە ئەندامی سندیکا لە سەرەتادا دیارە داواکارێک پێشکەش دەکات دواتر پێویستە لەگەڵ دەستگاکەی خۆیدا پشگیرێک دەستگایەکی میدیایی بێنێ بۆ ئێمە و گرێبەستی کارکردن بۆ ماوەی چەند ساڵ و وردەکاری گرێبەستەکەمان بۆ بێنێت اینجا دواتر هەموو ئەو هەوڵ و چالاکی میدیانی کە داوێتی بۆمان هاوپێچ دەکات لەگەڵیشیدا ئەگەر هاتوو فەرمانبەر نەبوو بەڵکو یان با بڵێن هەر پیشەی سەرەکی بریتی بوو لە ڕۆژنامە نووسی پێویستە بەڵێ نامەیەک لە دادنووس بێنێت بۆمان کە ئەوە تەنها ئیشی ڕۆژنامە نووسی دەکات لەگەڵ ئەوەی کە هەندێک ڕێکاری ورتری هەیە کە ئەو کاتە بەڕاستی لەگەڵ ئەو کەسێک کە دێت داواکارەکە تەقدیم دەکات دەیهێنێت ئێمە قسەی لەگەڵا دەکەین جگەلەوە لە کۆتاییشدا پێویستە مقابلەیەک بکرێت ئەمانە بریتین لە مەرجەکان و چێ دەبێتە ئەندام لە ناو سندیکای ڕۆژنامە نووسان دیارە مە 14 فی ئەی جیاوازمان دیاری کردووە هەم لە خاوەنی ئیمتیاز بۆ سەرنووسەر و با بڵێن بۆ نووسەر بۆ وێنەگر پەیامنێر وەرجێر دیزاینەر ینی فیەکان زۆریان ینی دیارن کە لە ناو یاساکەدا جگای کراوەتەوە جگەلەوە وەکو ئەندام لە نووسنگەی ئێمە دیارە ئێمە پێشتر بە حکمەوەی کەمە نزیک دەبێتە 3 ساڵ 2 ساڵ و نیو تقریبان ئەوەندە دەبێت کە لە قیسلێمانی ئێمە دۆسیەکانمان جیا کردوتەوە و نزیکەی ئێستا 207 ئەندامی سندیکا هەیە لە دەڤەری ڕاپەڕین بۆ حکمی کە بەڕاستی ئێستا هەموو کەناڵەکان لێرەکانە نووسنگیان هەیە و ئیش دەکەن و با بڵین لە دەڤەری ڕاپەڕینیشدا بەڕاستی بزاوتێکی ڕۆشنبیری بەهێز میدیایی بەهێز هەیە کە جێگای دڵخۆشی و جێگای سەرنجی زۆر لە ناوچەکانی تریشە من دەمەوێت ئاماژە بە شتێک بکەم کە بەڕاستی ئێمە هەوڵمان داوەکە پیشەیانە بە هەوڵدەین کە لەگەڵ ئەو بەڕێزانی کە لە دازگەکانە ئیشەکەن بەڕاستی ینی حتا بکرێت نووسنگەی تایبەتیان هەبێت بۆ کار و ئەوکانیان بەڕاستی من لێرە دەمەوێت سوپاسی کەناڵی کورسات کەم کە لە دەڤەری ڕاپەڕیندا نووسنگەیەکی زۆر کارە هەیە و ئەو بەڕێزانش کە بەڕاستی لێرە کار دەکەن کەسانی زۆر پرۆفشناڵن و من تێبینی دەکەم کە زۆر بە باشی ئیش دەکەن و زۆر بە جوانی باشە کاک مستەفا هاواڵەکانیان دەگوازنەوە. بەڵێ کاک مستەفا لە ماوەی ساڵانی ڕابردوودا یاخود بە دیاریکراوی بڵێن لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا سنووری ڕاپەڕین ژینگەیەکی لەبارە بۆ کاری ڕۆژنامە نووسی ئەمە هۆکارەکەی بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە هەماهەنگێکی باش لە نێوان ڕۆژنامە نووسان و لایەنە پەیوەندیدارەکان هەیە لە سنووری داری ڕاپەڕین. بەتەکید من ویستم باس لە شتێک کرد بکەم کە ئەمڕۆ لە سەعات 10 تەواو ئێمە بۆردی داکۆچی لە مافی ڕۆژنامە نووسان لە شاری هەولێر کە بەڕاستی داوامان کردبوو کە ینی ئەم راپۆرتی ساڵانی خۆیان بێن شاری ڕانیە دوای چالاکیەکە بەڕاستی دیارە لەو چالەکەدا جەنابی نەقیبی ڕۆژنامە نووسانیش لەگەڵماندا بوو داواکاریەکەی ئاراستە کراوە ئەویش لەگەڵ ژنەت باسی کرد کە هەوڵ بدرێت ینی راپۆرتەکە بین نەڕانی و لێرە ڕابگەێنرێ سعات 10 تەواو ئەمڕۆ دیارە لە هەولێر بەداخەوە لە بەرەوەی کە کاتەکەی درەنگ بوونەمانتوانی بین نەڕانیە ئەم راپۆرتانە هەمویان ساڵانەکە بڵاو دەکرێنەوە ئاماری پێشرکاریەکانی بەرامبەر ڕۆژنامە نووسان تێدا ئامار دەکرێت خۆشبەختانە لەوەتەی کە ئێمە ئەم نووسنگەیەمان هەیە هەتا ئێستا هیچ حاڵەتێکی پێشلکاری لە دەڤەری ڕاپەڕین تۆمار نەکراوە بەم ساڵی شەو کە ئێستا ڕادەگەیەندرێت دیارە من سەرنجم هەیە کە دەزانم کە لەو راپۆرتی کە ئێستاش جارێکی دیکە ئیعلان دەکرێت راپۆرتی ژمارە 34 دیارە لەویشدا دڵنیام لەوەی کە هیچ حاڵەتێکی پێشلکاری بەرامبەر ڕۆژنامە نووسان نییە بەتەکید ئەو بابەتە پەیوەندیدار بە هەردوو ئاراستەکەەوە هەم ڕۆژنامە نووسان خۆیان هەمیش لانی حکوومەت کە بەڕاستی لە دەڤەری ڕاپەڕین ژینگەیەکی زۆر باش و خاوێن و پاک هەیە بۆ ڕۆژنامە نووسان و بە ئاسانی دەستیان دەگا بە زانیاریەکان و لایەنە پەیوەندیدارەکان زۆر هەماهەنگن وەکو ئوسەرێکی میدیایی زۆر باش لەگەڵ ڕۆژنامە نووساندا کەنتاکت و کار لێکیان هەیە. بەڵێ
دەستان خۆش بێ ئەمە هەواڵێکی خۆشە بەڵام کاک مستەفا وەڵامی ئەو پرسیارە و نەیامەوە کە ڕێژەی خانمان ڕۆژنامەنووسی خانمان لە نووسنگەکەی ئەوە چۆنە؟ بڵێ دیارە لە ڕاستیدا ڕێژەی خانمان وەکو سەرجەم ناوچەکانی تر بەڕاستی ڕێژەیەکی باشە و پەیامنێری ژنمان هەیە پەیامنێری مسەوەڕی تایبەتمان هەیە کە ینی کاری ئەوە دەکات و ژنەوە بەدەیان خانم لەناو ئەوە لەگەر ڕێژەکە وەربگرین ڕێژەکە نزیک دەبێتەوە لەو ڕێژەیە کە لە پەرلەمانی کوردستانی شە بۆیان دانراوە 125 ئەندامانی ئەم نووسینگەی زیاتر لەوە بریتین نەخێر مەبەستمەرەوەیە کە ڕاستەکەی ینی ڕێژەکان ڕێژێکی باشە ئەگەر نامن بەڕاستی چاوەڕێ دەکەین لەو کەیسانی کە ئێستا دەمانەوە یەکلایەنکەینەوە کۆمەڵێک لە دۆسی تازە دێتە پێشێکە ئێمە ئێستاکاریان لەسەر دەکەین و ئەوانیش بە هەمان شێوە لەو ڕێژەکە نزیک دەبێتەوە لە نیوە ینی ئەوانی کە داواکاریان هێناوە بۆ نووسنگەکەمان بۆی کە بمن ئەندامی سندیکە. باشە کاک مستەفا نووسنگەی راپەڕێنی سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان پەیوەندی و هەماهەنگی لەگەڵ دەستگاکانی ڕاگەیاندن یاخود پەیامنێران بە شێوەیەکی گشتی چۆنە لە سنووری ئیداری راپەڕین یاخود بڵێن ڕۆژنامە نووسان؟ بەتەکید ئێمە ینی بۆ ئەوە ئەم نووسنگەیەمان کردوتەوە کە ببینە پارێزەری مافەکانی ڕۆژنامە نووسان چ لە ناو دام دەستگاکانی حکوومەت و لە مافی بەدەستێنانی زانیاری وە چ ئەلەوەی کە لە ناو خودی دەستگاکانی ئەلامیشدا ببینە مای ئەوەی کە بڕاستی هەوڵدەین کار ئاسانی و تەساهولاتی زۆر بکرێت. ئێمە ینی کە باسی ئەم ژینگە پاکە دەکەین ژینگە پاکەکە بەشێکی کە نەبێتە مجامە لە بەشێکی لەوانەیە بۆ بێت کە بڕاستی ئێمە توانیومانە وەکو نووسنگی راپەڕین هەر ئەم خولیکە دوێن و پێدەکرایەوە لەو پەڕی چەپەوە تا ئەو پەڕی ڕاست لە ینی بەشداریمان پێکردووەوە هەماهەنگێکی زۆر باشمان هەیە و زۆربەی زۆری ڕۆژنامە نووسانی ئەم دەڤەرە ئێستا ئەم بارگایە ئەم نووسنگەیە بەی خۆیان دەزان و ڕۆژانە سەردانی دەکەن هەر کێشەیە گرفتێک یان با بڵێن داواکارییان هەبێ ئێمە بە سنگێکی فراوانەوە لەگەڵیاندا بەردەوامین و بە هیچ شێوازێک ڕێگا نادین کە مافیان پێشل بکرێیان با بڵێن کێشیان بۆ دروست بکرێت دیارە ئەنکەمە وەک دڵ باسی ئەوە دەکەین کەیس بەکو کەیس لای ئێمە کەیسێکی یاسایی نییە بڵین یان کەیسێک بێت تۆمار کرابێ گەرنا بووە حاڵەتی وا هەبووە کە کێشە بۆ ڕۆژنامە دروست کراوە بەڵام ئێمە بە خێرایی کاتێک کە پەیامنێرەکەیان با بڵێن مسەوەڕێک پەیوەندی پێوە کردوین دەست بەجێ کارێکی جدیمان لەسەر کردووە لە ڕێگەی پەیوەندەکانی خۆمانەوە کە پەیوەندێکی ئیجابیمان لەگەڵ زۆربەی زۆری لایەنە پەیوەندیدارەکان و سەرپەرشتیاری ئیداری ڕاپەڕین و دەستگا تەناییەکانی سنوورەکە هەیە بەڕاستی پێڵاگەیشتوونمان دەستان خۆش بێ کارەکانتان جێگی دەستخۆشیە بەڵام دەمەوە دوا پرسیار بکەم دەربارەوەی کە ئەم ساڵ پرۆژەی ترتان چییە چالاکی ترتان چیە وەکو ئەم خولانەی کە دوێنێ کرایەوە بۆ ڕۆژنامە نووسان بە کورتی بەڵام لە ڕاستیدا ئێمە کۆمەڵێک بەرنامی ترمان هەیە و پرۆگرامی باشترمان هەیە لەم خولەدا هەر بۆ خۆی نەمانتوانی لەبەر ئەوەی معیاری نێودەوڵەتی فدراسیۆنی ڕۆژنامە نووسان ڕێگا نادات کە ڕێژێکی زۆر لە ڕۆژنامە نووسان بەشدار بن لەم خولانە بۆیە هەر لێرە وعدی ئەوەمان وەرگرت لە فدراسیۆن لە جنابی نەقیبی ڕۆژنامە نووسان کە بەسپاسەوە باسم کرد لەگەڵماندا بەشدار بوو مای 2 ڕۆژ لەگەڵمان مایەوە لە ڕانیە کە ئەم ساڵ لە بەهار دەجارێک کە خولێکی لەو شێوازە دەکەینەوە و لەگەڵ ئەوەشدا کۆمەڵێک بەرنامەی ببورن بەرنامەی ترمان هەیە بۆی کە لە ئاینێدا بتوانین هێستا ئەمە خەمێکی گەورەی ئێمەیە بتوانین کە لە بابەتی زەوی لە بابەتی پێدانی زەوی پارچە زەویەکە ئێستا دەستمان کردووە بە پڕکردنەوەی فۆرم بۆیان ئینشەڵا لە ئاینێدا کۆمەڵێک لە پرۆژەی باشتر کە دەکرێت ئێمە دواتر لە کاتی خۆیدا قسەی لەسەر بکەین بۆ ڕۆژنامە نووسانی دەبەرەکە بهین ئاراوە. بەڵێ کاک مستەفا ماندوومان کردی سوپاس بۆی کام بەیانیە لەگەڵمانە بووی سوپاس بۆ بەڕێستان بۆ تەواوی کارەکانتان زۆر سوپاس. مستەفا محەممەد سکرتێری نووسنگی ڕاپەڕێنی سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان دووبارە سوپاس.